سەبار بە ئیڤێنتێکە بە ناونیشانی گەنجانی سەدا لە شاری سلێمانی بڕێوەچوو لەم ئیڤێنتەدا چەندین خاوەنکار و کۆمپانیا و هەروەها گەنجان بەشداریان لە ئیڤێنتەکەدا کردووە. نیوستێپ هەڵبەتە ئەمە دەستپێشخەری ئیڤێنتەکە بووە، ئەمە دووەمین ئیڤێنتە کە ڕێکخراوی نیوستێپ ئەنجامی ئەدا بن بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارە بەم ئیڤێنتە. میوانداری زۆر بەڕێز مەڕوا بەرزان کە جێگیری سەرۆکی ڕێکخراوی نیوستێپن لەگەڵ هێڤار فواد کە بەرپرسی کارگێڕین لە ڕێکخراوی نیوستێپ ڕاستەخۆ لە سەدە لەگەڵ مندا ئامادەن پێکەوە گفتوگۆی ئەم ئیڤێنتە دەکەین. ساڵتان لێ بەبینتان باش زۆر بەخێر بن. سپاس بۆ ئێوەش. مەڕوا خان دەستپێک لە تۆ دەست پێ دەکەم. ئیڤێنتی گەنجانی سەدا دوێنێ سازکرا، ئەمە دووەمین ئیڤێنتە کە بەڕێوە دەچێت. دەبێت بزانم ئیڤێنتەکە چی بوو، باسی لە چی دەکەت. گەنجانی سەدا ئەم ناونیشانێکی زۆر پڕواتایە. دەبێت بزانم ئیڤێنتەکە بە دیاریکراوی چی لە خۆ دەکرێت کێن ئەوانن کە لە ئیڤێنتەکەدا بەشداریان کردووە. زۆر سپاس بۆ ئێوە سەرتا بە ناوی خوا. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ڕاستی ئیڤێنتی گەنجی سەدا ئەمە دومین ئیڤێنتی گەنجی سەدەیە. ساڵی پار بەماشەوە ئیڤێنتێکی کە لەژێر ناونیشانی گەنجی سەدا ڕێکخرا. ئەم جاریان بیرمان کردەوە بە جیاوازتر ئیڤێنتێک ساز بکەین کە بتوانین وەکو هەموو چالاکیەکانی کە خزمەت بە گەنجان بێت. هەڵبەت زۆر سپاسی دەستگای میدیایی کورسات دەکەین کە سپۆنسەری میدیایی ئیڤێنتەکە بوو و زۆر هاوکار بوو لەگەڵمانە. ئەم ئیڤێنتە لە دوو بەش پێکهاتبوو. بەشێکیان کۆمەڵێک خاوەنکار و ڕاوێژکار و مامۆستای زانکۆ لەوێ ئامادە بوون و باسییان لە ئەزمموی خۆیان دەکرد کە چۆن بوون بە خاوەنکار و هەروەها باسی ئەوان دەکرد گەنجان چۆن بتوانن لە بواری خۆیان پەرە بە خۆیان بدەن و هەروەها چۆن بتوانن بە خاوەنکار و کارەکانیان بەرەو پێش بەرن. و بەشی دووەمی ئیڤێنتەکەش پێک هاتبوو لە دابینکردنی زیاتر لە 100 هەلیکار بۆ گەنجان کە ئەوانەی خاوەن بڕوانامە و بێ بڕوانامە و کەسانی هەرزەکار و بەتەمەن و ئافرەتانیش لە خۆگرت بوو هەلیکارەکان و زیاتر لە 100 هەلیکار بوو لەوێەوە سیڤەکان وەرئەگیران و هەلیکارەکان دابینەکران. دوای مەسەر وردەکاری ئەو هەلیکارانە و هەروەها ئەو خاوەنکارانیشی کە بەشداریان کردووە هێڤار دێمە لای تۆ لە ئیڤێنتەکەدا ناوڕۆکی ئیڤێنتەکە چی لە خۆ گرت و باس لەو کە چەند پانێڵێک و چەند بەشێکی جیاواز لە ئیڤێنتەکەدا لە خۆ ئەمە دووەمین ئیڤێنتی نیوستێپە کە بڕۆ دەچێت. ناوڕۆکی ئیڤێنتەکە چی لە خۆ گرتووە؟ پێشکی بەیانی سەرجەم بینەران بیسەرانی شاشە جوانەکەی کورسان نیوز باش خۆمان بە خۆشحاڵە زانین وەکو هەمیشە کورسات ماڵی گەوری گەنجان بووە لێرە میوانین. سەرتای ئیڤێنتەکە وەکو هاوکارم ئاماژەی پێدا کە دوێنێ لە شاری سلێمانی بەڕێوە چوو تایبەت بەو پانێڵستانی کە هەڵمان بژاردو بوو ئێمە زیاتر تەرکیزمان خست بۆ سەر و کەسانی کە خاوەنکار بوون چونکە ئیڤێنتەکە ناوڕۆکی ئیڤێنتەکە سەبارەت بە چۆنێتی دۆزینەوەی کار بوو هەر ئەوەش مەبەستمان بوو. ئەو پانێڵستانی کە هەڵمان بژاردو بوو کەسانێک بوون ئاماجمان ئەو بوو کە سوود لە گەنجەکان سوود لە ئەزممویان وەرگن زیاتر ئەو کەسانمان هەڵبژارد بوو کە چۆن لە سفرەوە خۆیان دروست کردو بوون بە خاوەنی کار و خاوەنی پیشەی خۆیان و سەرجەمیان خاوەنکاری گەورەی ئەتوانین بڵێن شاری سلێمانین واتە ئەزمموونێکی دوور و درێژیان هەبووە بۆ بەشداریکردنیان بە گەنجان زیاتر ناوەڕۆکی ئیڤێنتەکەمان ئەو جۆرە بوو. بڵێ لە ئیڤێنتەکەتاندا چەند پانێڵێک لە خۆ دەگێت دەمێ باسی پانێڵەکانم بۆ بکەیت. کێن پانێڵستەکان و هەروەها لە پانێڵەکاندا چی باس کرا؟ بەگشتی ئیڤێنتەکە لە 3 پانێڵ پێکات بوو. پانێڵی یەکەمیان بە بەشداری مامۆستا ڕێژوان بوو کە ڕاوێژکاری مارکێتینگ بوو. زیاتر مامۆستا ڕێژوان بەمبەستی ئەوە هێنامان گەنجەکانمان کە دەست بکەن بە کاری خۆیان ئەو زانیار یاسایانە چین واتە ئەو خاڵە یاسایانە چین یاخود کە بۆ دروستکردنی سیڤیەک چۆن سیڤیەکی ئەکادیمی دروستکەن و پێشکەشی هەلی کارەکانی بکەن و مامۆستا ئومێد قەرەداخیمان هێنا بوو کە مامۆستای زانکۆیە مامۆستای بەشی کارگێڕی کارە زیاتر ویسمان لایەنە ئەکادیمیەکە بخاتە ڕوو بۆ بەشداربووەکان کە چۆن بە شێوەیەکی ئەکادیمی بتوانن کاری خۆیان دەستکەوێت و دەستکەن بە کاری خۆیان و هاوکات خاتوو ڕێناس کە تاکە خاتوونی پانێڵەکە بوو
تایبەتمان کردبوو بەوەی کە قسە بکات بۆ بە تایبەت خانمان وەکو خانمێک کە دوێنێش ئاگدارین باسی لە ئەزمموی ژیانی خۆی کرد ئەزمونێکی تایبەتی هەبوو بە بەشداربووان بە تایبەت خاتونەکان ئامانجمان ئەوە بوو لە بەشداریکردنی خات و ڕێناز و چەندین پانێڵستی تر لە پانێڵی دووەماوە هاوکات لە دوو گەنجی زۆر خۆشەویستی پۆدکاستی جەماعەتی دیوەخان لەگەڵمانە بوون کە گەنج بوون ئامانجمان لەوە بوو کە ئەوان بەشدار بن زیاتر لە بواری دەرکەوتن و ئیشی سۆشیاڵی چونکە ئاگدار بن کۆمەڵی گەنج لەوێ بوو مەبەستە هاتبوون کە سوود وەرگن لە بواری ڕاگەاندن و لە بواری سۆشیاڵا دەرکەون ئەوانیش ئەزمموی خۆیان باس کرد و هاوکات کاک عەبدولقادر خاوەنی سولی دیزاینمان لەگەڵا بوو لە پانێڵەکەی ئەویش باسی لە ئەزمموی خۆی کرد و کاک سۆران خاوەنی کارگەی زەیتی کاشۆ ئەویش یەکێک بوو لە پانێڵستەکان و بەڵێ لە ئیڤێنتەکەتاندا ئەوەی کە فۆکەس کراوەتە سەر یاخود ئامانجی ئیڤێنتەکە تاوکو باستان لێوە کرد باز لە دۆزینەوەی هەلیکارە بۆ گەنجان لەگەڵ ئەوەدا کە چەندین خاوەنکار و خاوەن کۆمپانیا خاوەن کارگا لەناو ئەم ئیڤێنتە بەشدارم بۆی وەکو نمونەک و مۆدێڵێک بۆ هەموو گەنجانە سیر بکرێت کە دەیانەوێت کە کاریان دەستکەوێت دەمێت باسێکی ئەوم بۆ بکەیت کە لەم ئیڤێنتتانە کە فۆکەسان خۆ سەر ئەوەی کە زۆرترین هەلیکار بۆ گەنجان بڕخسەنن چۆن لە ئیڤێنتەکەتاندا دەتوانن کە هەلیکار بۆ گەنجان بڕخسەنن چۆن گەنجان لەم لە ڕێگەم ئیڤێنتی ئێوە دەتوانن بەکار بگەن بەڵێ بۆ هەلیکارەکان ئێمە لەگەڵ چەند کۆمپانیا و چەند خاوەنکارێکدا ڕێککەوتوین وەک چۆن بڵێ سپۆنسەریان کردوین هەمویان زۆر خۆشحاڵیەوە کە زانیان بابەتەکە گەنجانە زانیان بابەتەکە خزمەتە بە گەنج و هەلیکارە کاتێککە ئێمە داوامان لێکردن دەسانە نابڕوومانەوە وەکو چۆن کەناڵە جوانەکە ئێوە بۆ سپۆنسەریکردنی ئێمە بە هەمان شێوە هاوکار بوون ئەوانش بە هەمان شێوە کە زانیان بابەتەکە دۆزینەوەی هەلیکار و گەنجی ئەمڕۆ زۆربەی زۆری بەدەست بەکاری و ئەناڵێنێت واتە کار هەیە بەڵام نازانێت چۆن بیدۆزێتەوە لەکوێ و کاری گونجاو بدۆزێتەوە چۆن دەست پێ بکات بە کارەکەی و زۆربەی گەنج پێسی بە ئەزمونە هەندێک لەوانەیە کەوا لەوێ بەدوای کار دەگەڕان و کارێک ئەگەڕانکەوە ئەزمموی دروستکردنی بزنسی خۆیان کەمونە ماوەیە کارێک بکەن پاشان ئەزمونیان هەبێت بەو شێوەیە خاوەنکارەکان زیاتر لە 100 هەلیکاریان بۆ ڕخساندوین لەوێ سیڤیان لە ئامادەبووان وەردەگرێت و پاشان بە پێی سیڤەکان داواکاریان پێشکەشەکرا دووبارە بانگ دەکرانەوە بۆ کارەکانیان واتە ئەو گەنجانی کە لەوێ بوون ڕاستەخۆ ئەیانتوانی لە ڕێگەی ئیڤێنتەکەەوە کاریان دەست بکەوێت هەر ڕاستەخۆ لەوێ لەسەر مێزەکان لەوێ سپۆنسەرەکان سیڤەکانیان وەرەگرت لە بەشداربووان و پاشان دوای ئەوە کارەکانیان دەستەکەوت کارەکە زیاتر لە 100 هەلیکار بووە هەلی بەدەستێنانی کار بۆ بەشداربووان زۆر بوو واتە لەوێ چەند بەشداربوویەک نەتوانن بەبێ هەلیکار ئیڤێنتەکەیان جێهێشت بێت کەواتە گەنجان تا چۆنێک ئاگادار ئەم ئیڤێنتی ئێوە بوون هەموو ئەوانی کە لەوێ بوون سودمەند بوون لەو خزمەتی کە ڕاگەندرابوو و هەلیکاری کە ڕاگەندرابوو لەوێ ماشەڵڵا خۆڵەکە قەرەباڵغ بوو قەرەباڵغی خۆڵەکە شایتە لەسەر ئاگاداربوونی گەنجان لە ئیڤێنتەکە گەنجێکی زۆری لێبوو زۆربەی بۆ هەلیکار هاتووە لەگەڵ ئەوەشا کۆمەڵە گەنجی لێبوو کە خوێندکاری زانکۆ بوون هەنێک پێویستیان بەکار نەبوو تەنها بۆ جۆگرتن لە ئەزمموی وتاربێژەکان لەوێ بوون ئەزمموی پانێڵستەکان لەوێ ئامادە بوون و زۆربەی گەنجان ئێوە سودمەند بوو لە هەلیکارەکان چونکە هەلیکارەکان زۆر بوو و کۆمپانیەکانیش بە خۆشحاڵیەوە هەلیکارەکانیان وەرەگرت چونکە هەنێک لە هەلیکارەکان پێویستی بە بڕوانامە نەبوو هەنێک لە هەلیکارەکان خانمان بوو بۆ هەلیکار بۆ خانمان ڕێککەوت بوو لە کە لەم ڕۆژە هەلیکاری خانمان کەمێک زەحمەترە وەک لە پیاوان بەو شێوە زۆران سودمەند بوون لە هەلیکارەکان بەڵێ لەسەر چ بنەمایەک ئەو کەسانە وەردەگیران کە دەیانەویست کار بکەن هەر خاوەنکارە و بە پێی بنەمای خۆی وەکو ئەڵێم هەر خاوەنکار و سیڤی تایبەت بە خۆی پێشکەشەکرا بۆ نمونە یەکێ لە سپۆنسەرەکانی ئەوێ عقاراتی حاجی سەلام لەوێ سیڤی تایبەت بە خۆی هەبوو بۆ کەسانێکەوە پێویستە بێ بۆ کارەکەی خۆی و هەروەها خەجە خانم لەوێ ئافرەتان زیاتر وەرئیگران بۆ شێف و بۆ کۆمەڵە کاریکە و سپۆنسەرەکانی کە کارگەی زەیتی کاشۆ بە هەمان شێوە سولی گوارد بۆ
کوردش گوارد ببورن بۆ سکوێریتی بۆ گەنجان بە هەمان شێوە کۆمەڵێک ناوەندێکی لێ بانی خاوەنکار و کۆمپانیەکە و وانە خۆشخانە بێسلایڤیشی لێ بوو ئەلەوێ کە بۆ وانێکا بڕۆنامەیان هەیە لە بواری تەندروستی بە هەمان شێوە ئەوانیش تر هەچ کەسە و بەپێی هەر ناوەندە و هەر شوێنە و بەپێی تایبەتمەندی خۆی هەلی کارەکەی ڕادەگەن پێژەکانە بێجیاوازی بەڵێ ئەمە ناوەندێکی گرنگ بۆ شوێنێکی باش بووی کە هەلی کاریان دەست بکەوێت بەڵێ ئەم ئیڤێنتە نیوستێپ ڕێکخراوی نیوستێپ هەسا بەسازانی ئەم ئیڤێنتە دەبێت بەسێکی ڕێکخراوەکەتانم بۆ بکەیت و کارەکانی ڕێکخراوەکەتان چۆن بووە بۆی کە زۆرترین نیوستێپ زۆرترین کاری لە بواری گەنجاندا کردو زۆرترین خزمەتی لە بواری گەنجاندا دەبێت خۆت باسێکی نیوستێپم بۆ بکەیت ڕێکخراوەکەتان کاری چی بووە و گرنگی ئەم ئیڤێنتانە لە چیە؟ هاوکات دوێنێ ساڵایەتی دامەزراندنی ڕێکخراوەکەمان بوو نیوستە بۆیە بەرواری دامەزراندن و بەرواری ئەم ئیڤنتە جوانەمان خست بەیەک و لە 2011 کردمان ڕێکخراوی نیوستێپ ماوەی 2 ساڵە دەستی کردووە بە کارەکانی خۆبەخشانە و بێلایەنە کۆمەڵێک گەنجی زانکۆ 2 ساڵ پێش ئێستا بڕگارماندا کە کارێک بکەین لەژێر ڕێکخراوێکدا مەزرین لەژێر دروشمی پەروەردە گەشەپێدان تەندروستی تایبەت بە گەنجان چووکە سەرجەم ئەندامان و بەڕێوبەرانی ئەو ڕێکخراوە گەنجن و زۆر بەشیان خوێندکاری زانکۆن و خۆبەخشانە و بێلایەنە کارەکەین و هەر ئەم چالاکیەمان نییە ئەمە دووەمین ئیڤنتی گەنجی سەدە بووکە ئەم دوێنێ ئەنجامدرا لە شاری سلێمانی هاوکا ساڵی پاریش یەکەمین ئیڤنتی گەنجی سەدە ئەنجامدرا و چەندین چالاکی دیکەمان هەبووە بەڵام زیاتر ئێمە تەرکیزمان خستۆتە سەر گەنجان چووکە وەکووتم زۆربەی ئەندامانی ڕێکخراوەکە گەنجن چەندین چالاکی خۆبەخشیمان هەبووە یەکێک لە چالاکیە هەرە گرنگەکان کە بەشدا ینی خەڵکی زۆر بەلاوە گرنگ بووە ئەو کاتەش کە کردمان پێشانگای کتێبی نیوستێپ بوو لە زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی و لە چەند زانکۆ پەیمانگایەکی تر کە سەرجەم داهاتی ئەو زنجیرە پێشانگایە بۆ نەخۆشخانەی هیوا بوو زۆر ویستومانە کە هاوکاری نەخۆشخانەی هیوابین چونکە بەپێی ئەوەی کە چەند جارێک سەردانمان کردوون لە معناتی نەخۆشەکانمان بینەوە کەسانەی لەوێ بوون بینی ومانە و چالاکیەکی دیکەمان هەر بۆ نەخۆشخانەی هیوا بوو پێشکەشکردنی دیاری و چەند هاوکاریەک مادی بێت یاخود معنەوی بۆ نەخۆشخانەی هیوا و توشبوانی شێرپەنجە بووە و چەندین چالاکی تر ئەمەوێت لە ماوەی ئەم 2 ساڵەی کارکردنمانە ویستومانە هەمیشە بێلایەن بین خزمەتی گەنجان بکەین بەڵام هەمان کا خزمەتی چین و توێژەکانی تریشمان کردووە چەندین چالاکیمان کردووە لە قوتابخانەکان لە قۆناغی سەرەتایی تاکو و قۆناغی ئامادەی لە زانکۆکان و خزمەتی خانەنشینانیشمان کردووە چونکە ڕێکخراوی نیوستێپ ئەندامەکانی کۆمەڵێکیان لە بواری تەندروستیان ئەنجامدانی پشکنینی بە بەرامبەرمان کردووە بۆ سەرجەم خانەشینانی چەند بانکێک بەڵێ نیوستێپ هەڵبەتەوە باس لێوکە ڕێکخراوێکی بێلایەنە دەیەوێت بە شوازی خۆبەخشانە کارەکانی ئەنجام بدات بەڵام دەبێت بزانین کە بۆ کردنی هەر کارێک بۆ ئەنجامدانی هەر پرۆژەیە گۆشتێکی معلومەکە پێویستی بە فەندێکی دارایی هەیە ئێوە توانیتوانە فەندە بەدەست بهێنن یاخۆ پاڵپشتی و پشتگیری لایەنەکان پشتگیری کۆمپانیاکان ڕێکخراوەکان ئەو کەسانی کە سەرمایەدارەکان بەگشتی هەنگاویان بەڕێوەڕووی ئێوە ناوە ئاخود پاڵپشت و پشتگیری خۆیان بۆ ئێوە دەربڕیوە زۆرم پێخۆش بوو کە ئەو پرسیارەت کرد ئەمە وەکو نیوستێپ ماوەی 2 ساڵە دەستمان کردووە بە کار هیچ داهاتێکمان نەبووە هیچ سپۆنسەرێکی مادیمان نەبووە بەڵام خۆشبەختانە چۆن بۆ چالاکیەکانی دیکە لە دەرگای دەستگای میدیایی کورساتمان داوە بۆ سپۆنسەرکردنی میدیایی بە هەمان شێوەش ئەو خاوەن کار و ئەو چالاکیانەی کردومان و ئەو کەسانی کە بەشداریمان پێ کردووە و بەشدار بوون لە چالاکیەکانمان سەرجەمیان پەیوەندیمان پێوە کردوون و کە بۆمان باس کردوون کۆمەڵە گەنجێکین و ڕێکخراوێکی لەو شێوەیە جوانمان هەیە بە خۆشحاڵیەوە هاوکارمان بوون و دەستیانە ناوە بەڕوومانە و بەشدار بوواتە ئەو کەسانەشی کە بەشدار بوون لە سەرجەم چالاکیەکانمان بەبێ بەرامبەر بەشدار بوون ئەوە سوودێکی زۆر باشی هەبووە زۆر و ئێمەش زۆر جێگای دڵخۆشکەر بووینە بۆ سەرجەم ئەو کەسانەی کە بانگمان کردوون و ئەو لایەنان و ئەو کۆمپانیا و ئەو کارگە و نەخۆشخانانەی کە پەیوەندیمان پێوە کردوون بۆ ئەوەی هاوکارمان بن و ئەمەوێ یەک شتی تری ئاماژە پێ بم هەر چالاکیەکە ئێمە ئەکەین زۆر پێوەی ماندووە بین وەکو دەستەی کارگێڕی ماوەی زیاد لە مانگێکە ئێمە خەریکین ئامادەکارین بۆ ئیڤنتی دومین ئیڤنتی گەنجی سەدا بە
بە قسەکردن لەگەڵ میوانەکان و بەشداری پێکردن یان وەڕێخستنی هۆڵەکە و ڕیکلام و مارکێتینگ لە سوۆسیال میدیا چونکە ویستمانە تەرکیز خینە سەر ئەوەی و کۆزانی ئەسا دنیای سوۆسیال میدیایە زۆر بە باشی ڕیکلامان بۆی کرد بۆی بتوانین زۆرترین بەشدار بوو زۆرترین گەنج بەشدار بن لە ئیڤنتەکەیە. کاتە ئامانجی ئێوە هەنگاوی دواتری نیوستێب چی دەبێت؟ باسیت هێوار باسی لە ئەو چالاکی و کارانە کرد کە نیوستێب کردوێتی و کۆمەڵی گەنجی خۆ بە خەشتوانیتانە هەنگاوێکی زۆر باش بنن. دەبێت هەنگاوی داهاتووتان بزانم ئامانجی داهاتووترتان بزانم دەتانەوێت چیتر بکە نیوستێب دەوێت چ گۆڕانکارێکی دیکە بکات چه خزمەتێکی دیکە پێشکەش با گەنجام بکات. بەڵێ وەکو پێشوو ئەمە چەندین چالاکیمانە بۆ کوخات هێوار باسی کرد چەندین ئیڤنتمانە بۆ کۆرسمان هەبووە چالاکی ژینگەیمانە بۆ چالاکی پەروەردەیمان هەبووە بە هەمان شێوە لێرە ناوەستنی بە پشتیوانی خی گەورە کۆمەڵە چالاکی کە لە ڕێگامانەبێت کورسی داهات و کورسی بەرداواممان ئەبێت لە پشووی هاوین لە کاتی زانکۆ بۆ خوێندکاری زانکۆ بۆ خوێندکاری ئامادەی یعنی کۆمەڵە کورسی بەرداوام ئەبین لەسەر کورسەکانمان و هەروەها چالاکیەکان ئیڤنتەکان سیمینارەکان وە چالاکی ژینگەیەکان بەرداوام ئەبین لەسەری چونکە بەڕاستی ژینگەش بەشێکە لە کاری ڕێکخراوی کە پێویستە تەرکیزی بخرێتە سەر و جگەل لەمانەش بەرهەمێکی نوێمان هەیە کە وەرگێڕانی کتێبە و کارمان لەسەر چەند کتێبێک کردووە کە ئەندامەکان وەرگێڕانیان بۆی کردووە و یەکێ لە کتێبەکان لە پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەردەست دەبێت و کتێبەکانی کەش ئینشاڵڵا لە مانگەکانی داهاتوو لە ساڵی داهاتوو دەخرێنە بازاڕەوە بە هەمان شێوە و بێگومان کارمان لەسەر کاری کەش کردووە لە لایانی وەرگێڕان و هەروە لایانی پەروەردە و بێگومان ینی لێرە ناوەستین و بەردەوام ئەبین لەسەر کارەکانمان. هەسەر کەوتوو بن دەستان خۆش بێت جگەی شانازین زۆر سپاس بە زۆر بەڕێز مەڕوا بەرزان جگەی سۆرەکی ڕێکخراوی نیوستێب هێوار فواد بەرپرسی کارگەڕی لە ڕێکخراوی نیوستێب سپاس بۆ ئێوە زۆر بەخێر بێن مادوو نەبن. زۆر سپاس.